دوای هەموو ئەو کێشە و ڕۆوەڕووبوونەوە و کێشمەکێشمەی کە هەبوون، دوجار بەرهەمی جوتیارانی سەرگەڕان گەشتا وەرزی دروێنە بە دەستگیرکردنی ژمارەیەکی زۆری جوتیار دەستی پێکرد، بەڵام بە هەوڵی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کێشانەی کە هەبوون چارەسەرکران و جوتیاران ئازاد کران و ئێستاش سوپا لە جێگای ڕێگری ئاسانکاری بۆ جوتیاران دەکات و پاسەوانی دەڕاستە و کەلوپەلا کشتتوکاڵەکان دەکات. پەڕکانە کە وەکوتم حالەت هەندێک حالەت ڕوویدا بوو لەم ڕۆژانە هاتیینە سەرخەتە وتمان بە هیچ شێوەیە قبول ناکەین و ئێمە نامانێ غەدر لە هیچ پێکاتە و نەتەوەی بکەم بەڵام غەدر و نەحەقیش لە کەس قبول ناکەین و هەوڵەکانی خۆشمان خستۆتە گەڕەوەی پەیوەندی بە بەغداوە هەیەەوەی پەیوەندی بە تەنانەت خالی لەگە سەرۆکوەزیرانی عێراق لەگەر وەزارەتی دیفاع نوێنەرەکانی ئەمە زۆر بەجددی هاتنە سەرخەتەوە ئەو کێشیان چارەسەر کرد. جوتیارانی سنووری سەرگەڕان بەم هەوڵانی یەکێتی خۆشحاڵن، هاتوون سوپاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن بۆ پێی هەمیشە خاوەنداری ڕاستەقینەی کردوون و چارەسەری گرفتەکانی لە ئەستۆگرتووە. لە ئێستاوە بەردەوام دەتوانین، یعنی ئەمە ڕۆژی پێشتر نەمان دەتوانی بچین بۆ ڕێک دەربکەین یان مڕەشەیەک پێڵکەین. ئێستا خەڵکەکە واڵ خۆی ئیشوکاری خۆی دەکاتن، خەریکی بۆ ڕیدەرینانەوە خەریکی هەندێک جووتکردنی چاردەورەی عردەکانە لە بۆ ئاگر و شتیوانە لە 21 مانجیەوە ئێمە مەسمعین هەتاکو 21 تا 21 نووسراوەکەوە لامە و لە جیرفانمە. ئەوەش بە هەوڵ و تەقەڵای یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ من دەست بەش حاڵی خۆم دەستخۆشیانێ دەکەم. پێشتر عسکەری دەهات ئێمەی دەگرت دەستگیری دەکردین شەو نیوە شەو کارەکانی خۆمان دەکرد بەزی عسکەری، بەڵام نەخێر ئێستا ئەمە سێم ڕۆژە عسکەری دێ ئیمایەمەکە عسکەری ئیمایەمەکە لە دیار دەڕاستکەی ڕاوسان لە ترسی ئاگر و سووتان و کارەساتی ڕوونەدا تەمان ئێمەش ئاگرکوژێنەوە شتوماندا ناوە بۆیان ئینشاڵڵا و داواکاری سەرێکیشمانەوە بوو کە بەڕاستی حریقمان بۆ دابین بکەن لە حکوومەتی عێراقی حریقمان بۆ دابین کە بۆ سوونەکەی ئێستا هەر بە خۆمان تەنکەر و ترێنکتەر و شتووەمان ڕاگرتووە لە لای دەڕاستەکەی کە بتوانین شەکانی خۆمان بکەین. لەگەڵ هاتنی هەموو وەرزێکی کشتتوکاڵی کێشە بەرۆکی جوتیارانی سەرگەڕان دەگرێت، بەڵام بە پشتیوانی یەکێتەوە تا ئێستا جوتیاران بەردەوامن لە کارکردن و کشتتوکاڵ لە زەویەکانیاندا. کارۆن محەممەد کورد ساد نیوز کەرکووک.